کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕایگەیاند هەشتی ئایاری ئەم ساڵ دەست بە دابەشکردنی پارەی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدانی هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی ساڵی ڕابردوو دەکرێت. بۆ ئەوە شوتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دوجار توانرا زیاتر لە 6 ملیار دینار تەرخان بکرێت بۆ پارەی کارمەندانی کۆمیسیۆن. ڕۆژی چوارشەمەش دابەشکردنی پارەکە دەست پێ دەکات. توانرا بە سوپاسەوە ڕەزامەندی بەڕێز وەزیری دارایی وەربگرێ لەسەر ئەو بڕەپارەی کە پێویست بوو تەمویلمان بکرێ کە بریتە لە نزیکەی 6 ملیار دینار. سەبارەت بە وردەکارەکانی دابەشکردنی پارەکەش هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا بەڕێبەری فەرمانگەی دارایی لە کۆمیسیۆن ڕایگەیاند لە هەر سێ پارێزگاکەی هەرێم نزیکەی 52 بانک دیاری کراوە و تا 30 ئایاریش دابەشکردنەکە بەردەوام دەبێت. دەبێ وەکو ئەو خشتەیە کە لای خۆمانە تا 35 لە سەرجەم ئەو بانقانەی کە هەژماری بانقیمان لێ کردوتەوە لە بۆ نمونە لە هەولێر 24 بانق تەرخان کراوە بۆ ئەم بابەتە، لە سلێمانی و دەوروبەری 17 بانقە و لە دهۆک بە نزیکەی 12 بانق تەرخان کراوە بۆ ئەم بابەتە. بڕی زیاتر لە 6 ملیار دینار تەرخان کراوە بۆ کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدانی 30 ئەیلولی ساڵی ڕابردوو کە ژمارەیان نزیکەی 40,000 کارمەندە کە بۆ بەڕێوەبەری بنکە و وێزگەکان 200,000 دینار و کارمەندانی دیکەش 150,000 دینار تەرخان کراوە. لە هەولێر 2 ملیار و 394 ملیۆن دینار دابەش دەکرێت، لە سلێمانی 2 ملیار و 477 ملیۆن، لە دهۆک ملیارێک و 433 ملیۆن دینار تەرخان کراوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.